بناوی خوای گەورە میهرەبان ئامادە بوانی هێژا بەیانیتان باش زۆر بەخێر بێن. بەخێرهاتنێکی گەرمی میوانانی بەڕێز شاندی شانشینی هاشمی ئوردنی دەکەم بۆ هەرێمی کوردستان و سوپاسی ڕێخەرانی ئەم دیدارە دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کارەکانیان دەخوازم. هیوادارم لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئەنجام و ڕاستپاردەی گرنگ و بەسوود بخرێنە ڕوو هەر بۆ ئەم دیدارە و ببێتە مایەی پێشخستنی زیاتری خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. ڕێز و پێزانینمان هەیە بۆ هاریکاری و هەماهەنگی شانشینی ئوردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارە جۆرە و جۆرەکاندا. خوشحاڵین کە پەیوەندیەکی مێژینە و دۆستانەمان لەگەڵ شانشینی هاشمی ئوردنی بە ڕێوەبەرایەتی خاوەن شکۆ شاع عەبدوڵای دووەم هەیە کە لە قۆناغە جیاوازەکاندا هاوکار و پشتیوانی هەرێمی کوردستان بووە. بەڕێزان، پێشخستن و پەرەبێدانی خوێندن و ناوەندە دامەزراویەکانی ئەکادمی لە کارە پێشینەکانمانە کە دەمانەوێ زانکۆ و ناوەندە ئەکادمیەکانی ئێمە لە ئاستی پێشکەوتنە خێرەکانی ئەم سەردەمەدا بن و ببنە یارمەتیدەری پرۆسەی گەشەپێدانی ژێرخانی ئابووری لە هەرێمەکەماندا. ڕاستە لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووی چەندین قەیرانی جۆرە و جوور بووینەوە و بەسەر زۆریشیاندا زاڵ بووین، بەڵام چەند کێشە و قەیرانمان هەبێت هەرگیز ساردمان ناکەنەوە لەوەی بایەخ و گرنگی تەواو بە پێشخستن و بەرەو پێشبردنی خوێندن و زانکۆکانمان بدەین. پێویستە زانکۆکانمان هاوکار و یارمەتی دەرمان بن بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە و گرفت و قەیرانەکان کە ڕوبەڕوومان دەبنەوە و لە ڕێگەی پلان و نەخشە ڕێگەی زانستیانەوە هاوکاری حکوومەت بکەن بۆ ئەوەی درێژە بە بەرنامەی چاکسازی هەمەلایەنە بدەین. ئێمە چاوەڕوانیەکی زۆرمان لە زانکۆکان هەیە بۆ ئەوەی ڕۆلی کاریگەر و کارەی خۆیان نەکتەنیا وەک مەڵبەندێکی زانستی و فێرکاری و پێگەیاندنی نەوەکانمان بگێڕن، بەڵکو دامەزراوەیەکی زیندوی ڕۆشنگەری و بزوێنەری نوێخوازی و داهێنانیش بن. هەمیشە خوازیاری ئەوەین کە ئارامی و سەقامگیری لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی هەبێت. لەم چوارچێوەشدا هەمیشە هەرێمی کوردستان هەوڵی داوە و کاری کردووە بۆ ئەوەی ڕۆڵێکی ئەرێنی هەبێت لە دابینکردن و پاراستنی سەقامگیریدا، چونکە تەنیا لە دۆخێکی سەقامگیردا دەتوانین کار لەسەر پێشخستنی کۆمەڵگەکە بکەین لە هەموو بوارەکاندا بۆ ئەوەی بگەینە ئاستی وڵات و کۆمەڵگە پێشکەوتووەکان کە ئێمە لە ڕووی سامانی و مرۆیی و مادیەوە هیچمان لەو کۆمەڵگانە کەمتر نییە و تەنیا بارودۆخێکی ئارام و سەقامگیر و بەڕێوەبردننی ژیر و زانستی و داهێنەرمان دەوێت بۆ ئەوەی لە ئاستی پێشکەوتنی سەردەمدا بین. جارێکی دیکە بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئەنجامدانی ئەم دیدارە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. هەر شاد و سەرکەوتوو بن.